بەخوا بینی خۆمان بێ چاک حای خۆتان بر ئەمای وت من دز و گەندەڵگرم کەچی خۆی دز دەرچوو لە سەیر و سەمەرەکانی عێراق ئەو بەرپرس و پەرلەمانتاری دەنگی تیشتر بوو لە دژی گەندەڵی خۆی گەندەڵ دەرچوو ڕاپێکی زیندان کرا چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆی پێشووتری ئەو کەسانەی بە تۆمەتی گەندەڵی دەستگیر کراون بڵاو دەکرێتەوە وەکو ئەو کابرای لای خۆمان ئەوی کەوی بۆم دانێنەوە کاتی خۆی دەمیان گەرم بوو ئێستاش مەلەف لە دوای مەلەفیان ئاشکرا دەکرێت شێخ ڕەزای تاڵەبانی دەڵێ چەرمی ڕووی هێندە قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی دەمێنێ تا قیامەت نادڕێ گوێ لە زیاد جەنابی بکرێت انعرضت علي مبالغ ايش قد يعني؟ وصلوا وياي ل 30 مليون دولار 30 مليون؟ اقسم بالله کورامانە زۆر خۆش ئەم جەنابە سەرۆکی دەستەی دەستپاکی بوو لە پەرلەمانی عێراق شانازی دەکرد کە بە ملیۆن دۆلاری بەرتیلی ڕەت کردوێتەوە کەچی کاک زیادیش پاشەڵی پاک نەبوو جێگرەکەشی لە پەرلەمان هەروەکو خۆی دەرچوو عالیە نوسەیەف ئەم دوو برادەرە بڕیار بوو دەستپاکترین بن و گەندەڵ و دزەکانمان بۆ بگرن کەچی خۆیان گیرە ئەمەش ئیبراهیم سومەیداعیەیە گوێی لێ بگرن اینجا بۆتان باسەکە أني أنظف يد سياسية في العراق بعد علي بن أبي طالب بعد علي بن أبي طالب بعد علي بن أبي طالب ئەم ئیبراهیمە ڕاوێژکاری پێشووی سەرۆکوەزیران بوو ئاوا لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە تەحەدای هەمووانێک لە دوای ئیمامی عەلی کەس لەو پاکتر نییە نەتیجە ئەمیش گەندەڵ دەرچوو هێزانیەکان دەستیان بەستەوە و هەڵیان نایە کونجی زیندانەوە جاکاکە نمونونەکان زۆرن ئەمەشیان موسەنا سامەڕاییە سەرۆکی هاوپەیمانی عەزمە دەیگوت من پێشەوەی بێمە ناو سیاسەت دەوڵەمەندتر بووم کەچی ئاشکرا بووە دەستی لە دەیان گرێبەستی دۆسیەی گەندەڵیدا هەبووە ئەمیش وەک هەموو گەندەڵەکانی تر دەستگیر کرا سێریکە ثروتي أقلت عن ما كنت أملك قبل ما أدخل بالسياسة بنسبة كبيرة جدا لا تقارن وهذا مزاعجني إلي أنا عندي من القدرة والشجاعة إذا بدي أشتغل بەڵایی کە دۆخی عێراق بینی نازانی بگری پێ بکەنی عەلا سەمیریش پێشتر بۆم باسکردن بە دەستپاکترین کارمەندی حکوومەت هەڵبژێردرا ئێستا دەیان ملیۆن دۆلاری لە ماڵەکەی دەستی بەسەرداگیراوە بەهائەدین نووریش کە باسی لە عێراقێکی پەمەیی دەکرد بە پرۆژە خەیاڵیەکانی لە کاتی بانگەشە و پۆدکاستەکانی کەچی ئەمیش چووە ڕیزی مەلەفدارەکانەوە ئیتر ئەمە عێراق چیە زیاتر هاواری کرد و دەنگی بەرزتر بوو تەنها مەبەستی لادانی سەرنجەکە بوو لەسەر خۆی گومانیشم نییە ئەمە ڕاستیکی نەگۆڕە بۆیە بیری خەڵکی خۆمانی دەهێنمەوە پێشینانمان جوانیان گوتووە بووکە لەگەڵ تۆمە خەس و گوێت لێبێ